یەکگرتو وەکو هێزێکی سیاسی کۆمەڵایەتی و ئیسلاحی لە کۆمەڵگەی کوردستانە زیندووە و بەردەوام ئیشی عەمەلیەکە، ئیشەکە زیاتر لەوەی قسە بکە و هەر مووقفێک خوازراو بێ پێویست بێ ئەنجامی داوە و ئەیدا. مەسەلەی هەڵبژاردن ئەمڕۆ لە ئارایە بەجددی ئەچینە چێبەرکەی هەڵبژاردن و وازانی کە وێستگەیەکی گرنگە بۆ گەلی کوردستان و ئەو خۆتۆراندن و خۆ دزینەوە لە دەنگدان بە هەڵەی ئەبینین خەڵکی کوردستان ئەبێ هۆشیار بێ کە گۆڕانکاری لە سندوقی هەڵبژاردنەوە کرێ و بێ خەڵکی ئێمە ئەوەی دڵسۆزە کە زۆری دڵسۆزە مەسلحەتی لەو گۆڕینە هەیە ئەبێ بچێتە بەردەمی سندوقی انتخابات. ئەوەش کە مەسلحەتی هەیە یا بە شێوەیە لە شێوەکان حەزی لەم وەزعەیە نەگۆڕێ ئەوە دیارە یا ئەچێ دەنگەدا بە ساڵحی دەسەڵات یا لە ماڵەوە خۆی ئەتۆرێنێ کە هەردووشی وەکو یەکە.